الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل على سيدنا محمد طب القلوب ودوائها، وعافية الأبدان وشفائها، ونور الأبصار وضيائها، إنك على كل شيء قدير. إيمان داران سلامي خواهي قورتان لسر بي عملو كارو كردو كارو كاسبي لآيني بيروزي إسلاما چندين نصي قرآن فرمودي پیغمبري خواهي صلى الله عليه وسلم لسر هاتوا كهميان تأكيد لسر أواكن آيني بيروزي إسلام تملي وتوزلي قبول نية. آيني بيروزي إسلام مسلمانان و ئیمانداران هەڵ ئەنێت لەسەر کار و کاسبی، لەسەر پەیاکردنی ڕزق و ڕۆزی حەڵاڵ، دوورکەوتنەوە لە حەرام، لە تاوان و لە زڵم و لە ستەم، هەڵیان ئەنێت لەسەر پیشە و میهنە و پیشەوەری، بۆ ئەوەی کەوا مسلمانان هیچ کات و هەرگیز محتاجی نەیار و ناحەزانیان نەبن، محتاجی ئەهلی کوفر و شیرک نەبن، خۆیان وڵاتیان پێشخەن و وڵاتیان تەقەدوم پێ بکەن. هەر عیلمێک، هەر زانستێک، هەر سینعەتێک، هەر پیشەوەریەک کە هەیە و وجودی هەیە، ئاینی پیرۆزی ئیسلام مسلمانان هانەدا کەوا فێری ببن و وە لە ناو مسلمانان و مجتەمەی ئیسلامیە تەرویجی پێ بدەن و بایەخی پێ بدەن و گرنگی پێ بدەن. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێت: هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. يعني ئەم ئەرزە بە دەشت و چیایەوە خوا کردووی بە سفرەیەکی ڕاخرا و ئاسان بۆ ئەوەی من و تۆ تایە بگەڕێن في مناكبها، يعني في صحرائها وجبالها، ئینسان بتوانێت لە دەشت و دەریا ڕزق و ڕۆزی حەڵاڵ پەیاکە. وەکولوا من ڕزقه، لە ڕزقی پەروەردگار، لەو ڕزق و ڕۆزێکە خوا پێی بەخشیون بخۆن. یعنی خوا نەیکردووە بە عادەت ئینسان لە ماڵا دانیشێ و ڕزقی بۆ بنێرە، ئیلا ئەسبابی دنیا دنیای ئەسبابە. وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئەمە عادەتی پەروەردگارە. فلن تجد لسنة الله تبديلا. ئینسان ئەبێ بجوڵێ، ئینسان ئەبێ ئیش بکە، ئینسان ئەبێ کار و کاسبی بکە، ئینسان ئەبێ ئەوەی کەوا خوا و پێغەمبەری خوا ئەمری پێکردووە بە حەڵاڵی ڕۆزی پەیاکە بۆ ماڵ و منداڵی. وإليه النشور، لە پاشان ئەم سەر ئەرزە ئاوە ئاسان کراوە بۆ ئێوە، بۆ گەڕانی ئێوە، بۆ پەیاکردنی ڕزق و ڕۆزی ئێوە. لە پاشان هەموو کەسێک لكل ئەجەل کتاب، پاش پەیاکردنی ڕزق و ڕۆزی و ژیان و موعیدی خۆی کە لە ژیانەی بادەسەر ئەبێ بگەڕێتەوە حوزوری پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی یان باقی پێغەمبەرانی تر هەمویان پیشەوەر بوون، هەمویان کاسبکار بوون، هەمویان بە دوای ڕزقی خۆیان ناگەڕاون. ئەوە تا لە حەدیثێکی صحیحە کە حەزرەتی ئەبوو هورەیرە بەمان باسە کە گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەی فەرموو: ما بعث الله نبيا إلا رعى الغنم فقال أصحابه: وأنت يا رسول الله صلى الله عليه وسلم؟ فقال: نعم، كنت أرعاها على قراريط لأهل مكة. صحيح بخاري. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: خوا هیچ پێغەمبەرێکی نەناردووە، ڕەوانەی نەکردووە هیچ گەل و بۆ هیچ نەتەوەیەک ئیلا ئەو پێغەمبەرە شوانی کردووە. ئیتر ئایا حەیوانی خۆی بوو بێ یا شوانی خەڵک بوو بێ؟ شوانی کردووە. ئەسحاب فەرمویان: یا رسول الله، تۆی شوانی کردووە؟ ڕۆحمان فیدای بێ. فەرمی: بەڵێ منی شوانیم کردووە. حەیوانەکانی ئەهلی مەکەم ئەلەوەڕان بە کۆمەڵێ درهەمی کەم، قەراریت کۆمەڵێ پارەی کەمە، بە مانگانە یا بە ڕۆژانە ئەوەنەیان پێدام بۆ ئەهلی مەکە حەیوانەکانیان بۆ ئەلەوەڕاندن، شوانیم بۆ کردن. ئەمە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم. کابرایە کاتە خزمەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم باسی حاڵی فەقیری و هەژاری و نەداری و کەم دەستی خۆی کرد. یا رسول الله چی بکەم؟
زۆر کەم دەسم، زۆر نەدارم، زۆر محتاجم، ئەبێت چی بکە من یا رەسوول الله؟ پێغەمبەری خوا فەرمی ئەمما فی بەیتیکە شەیئون، لە ماڵەکەتا هیچ شتێک هەیە؟ قالە بەلا، فەرمی بەڵێ، ئەوەی کە بۆ پێویستاتی خۆمانە وەک بەتانیەک و وەک فەرشێک و وەک قاب و قاچاقێکەوە بۆ نان و پێویستاتی خۆمان بەکارهێنین. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم بڕۆ هەردووکیانم بۆ بێنە، هەردووکیانی بۆ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمی مەن یەشتەری هاذەینی، کێ ئەم دوانم لێ ئەکڕێت؟ خستیە معامەلەوە، بە هەر حاڵ یەکێ درهەمێکی دا، یەکێ دوو دەرهەمی دا، تا لە ئاخیرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرۆشتی بە دوو درهەم بۆی. فەرمی بڕۆ بە درهەمێکیان نان بۆ ماڵ و مناڵەکە پەیاکە و بیکڕەوە با نەبرن لە برسا، بە درهەمێکیشان ئەڕۆی حەبلی ئەکرێ لەگەڵ تەورێکە تا 15 ڕۆژ نەوبینمەوە، تا 15 ڕۆژ. لە دوای ئەوە بێرە بۆ لامزام چیت کردووە؟ ئەویش ڕێک فەرمی یا ڕەسوول الله سەمعەن وەطاعە، گوێڕایەڵی تۆی یا ڕەسوول الله، بەسەر چاو. چوو بە درهەمێکیان خواردنی کڕی بۆ مناڵەکانی کە نەمرێ لە برسا ئەم چەند ڕۆژە، و هەروها بە درهەمەکەی حەبل و تەورێکی کڕی و چوو بۆ کار و کاسبی خۆی لەسەر فەرمانی پێغەمبەر بۆ دارکۆکردنەوە، بۆ داربڕین. پاش 15 ڕۆژ هاتۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم چیت کرد؟ چۆنت کرد؟ کار و کاسبیت کرد؟ دارت هێنا؟ فەرمی بەڵێ یا رەسوول الله صلی الله علیه وسلم، ئەم 15 ڕۆژە لەسەر فەرمایشتی تۆ من هەر خەریکی کار و کاسبی خۆم بووم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی چاکت کرد. هاتەوە ئەوەی کەوا کڕی بووی فرۆشت بووی کڕیەوە، بەڵکو هاوکاری خەڵکی شێگەر. پێغەمبەری خوا فەرمی ئاوا بن، دامەنیشن، ڕزق و ڕۆزی بەڕاستی ڕزق چۆن ئەجەل مەجهولە، ڕزق و ڕۆزیش مەجهولە و نادیارە. ئینسان هەموو کەسێک ڕزق و ڕۆزی خۆی بۆ دیاری کراوە، بەڵام ئەبێ بە دوایە بگەڕێی، ئەبێ هەوڵی بۆ بدەی، ئەبێ جوهدی بۆ بکەی، ئەبێ عەرەقی بۆ بڕێژی. ئەی ناگەر بە حرامی و تاوان پایەکەی ئەبێتە دەرد و سەرەتان لێت. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم زۆر کارێ باش کرد، ئاوا کار و کاسبی بکەن، دامەنیشن دەست لە خەڵپانکەنەوە، خەڵ فێری سوالکردن مەکەن. کەواتە تۆ کاتێک کە سوالکەرێ داوت لێ ئەکا مەڕۆ هاوکاریکە، چونکە ئەمڕۆ بۆتە کیمیا سوال بوون، سوالکردن بۆتە کیمیا. زۆرێک ئەتوانێت کار و کاسبی بکە، بەڵام ئەزانێت لە مزگەوتەکانە پیرەکان و گەنجەکان خەڵکی مزگەوت و مسلمان دڵیان نەرمە، دەستەکەن بە گیرفانە پارەن کاکە لە مزگەوت 10,000 پایاکە، لە شوێن در 5 پایاکە، ڕۆژێکە 100,000. ئەی ئەمەتر لە کیمیاترە، کار و کاسبی بۆکە. ئەمە کێ تەمەڵی کرد؟ تۆ تەمەڵت کرد، خەتای تۆیە، بۆیە گوناهباری پارەی پێدەی، حرامە پارەی پێدەی. ئەبێت تۆ وەک پێغەمبەری خوا دەستی بگری، وەرە بۆچی ئیش ناکەی، بۆ کار و کاسبی ناکەی؟ پێغەمبەری خوا بڕۆ دار بێنە بیفرۆشە، دار بێنە بیفرۆشە بۆ ئەوەی کەوا محتاجی خەڵکی نەبی، محتاجی نامەرد نەبی. ئەمە ئیسلامە. ئیسلام گرنگی بە کار و کردەوەیەدا، بە ئیشکردن ئەدا، بە پیشەوەری ئەدا، چونکە مجتەمع کۆمەڵگا بە کار و کاسبی پێشەکەوێ، بە تەمەڵی و تەوەزلی دواکەوێ. ئەوە تا حەزن مقداد فەرمی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ما ئەکەل ئەحەد طعاما قط خيرا من عمل أن يأكله من عمل يده وإن نبي الله داود عليه السلام كان يأكل من عمل يده. أمشي صحيح بخارية پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم نەی خواردووە مرۆڤەکان و ئادەم و نەوەکانی ئادەم، یا هیچ کەسێک نەی خواردووە خواردنێک باشتر بێ و چاکتر بێ و مبارەکتر بێ و پیرۆستر بێ لەو خواردنەی کەوا بەدەستی خۆی پایایی کردو و عەرەقی ناو چاوی بۆ ڕشتووە، ماندوو بووە لە پێناویە. ئەوە باشترین خواردنە، حەڵاڵترین خواردنەوە شیفایە، ئەوە بەرەکەتە کە خواردنێک پارەیەک ماڵێک بەڕاستی بە کرێکاری پەیاکرا بێ و بە ماندووبوون و بە جوهد پەیاکرا بێت. چونکە پێغەمبەرێکی خوا کە حەزەتی داوودە، چونکە نەبی الله حەزەتی داود پێغەمبەری خوا بێت عادەتی وابوو لە عەمەل و کار و کردەوەی خۆی خوارد، هیچی لە کەس نەیەسەن، ئەهات خۆی ئیشێ کرد، کاسبێ کرد، پارەی پەیا کرد و بەڕاستی بۆ خۆی و ماڵ و منداڵەکانی. ئەمە پیشەی پێغەمبەران بووە. ئەگە تۆ سەیری ژیانی هەر پێغەمبەرێک بکەیت، هەموویان بەڕاستی سنعەتکار بوون، پیشەوەر بوون، کار و کاسبیان کردووە. حەزەتی یوسف
کار و کاسبی کردووە، ئیشی کردووە، کاتێکەوا لە سجن نابوو، تەویلاتی خەو خوا پێیدا بوو، گەورە و پاشای میسر بانگێکە ئاڵێ خەوەکەم بۆ تەویلکە، بەڵام ئەو لە مقابلە ئاڵێ بۆ تەویلەکەم، بەڵام ئەمە تۆ کەسێک تەوێ سەرپەرشتی وڵاتت بۆ بکات، ئیدارەی وڵاتەوە بدا، عەقڵ و ژیری هەبێت. ئەمە بێ وڵاتان ئەوانەی کە وڵات بەڕێوە بن لەمەوە دەرجەوە فێر بن، کەسی شیاو لە شوێنی شیاوە دابنێن، خەڵکێک کە شیاوە بۆ کارێک حرامە خۆی لە دوور بگرێت. حەزیری فەرمووی اجعلني على خزائن الأرض إني حفيظ أمين، دامني لسر خزينەکان چونکە من پیاوێکی ئەمینم، من ئیداریم، من ئەزانم چۆن بەڕاستی وڵات دەڕم بەڕێوە. داینا وڵاتی میسری لە برسێتی پاراست، ئەبێ وڵاتان پیاوی ئاوادانن کە وڵاتی پارێزێت، خەڵخانی وڵاتی بێت. ئەمە کار، ئەمە ئیشە، خۆ تۆرەوە نێکرێ کاری بکەیت. تۆ عەقڵێکت هەیە، ژیرێکت هەیە، خوێندەوارێکت هەیە، ئەتوانی بەڕاستی بەم خوێندەوارێ پارە پەیاکەی کاسبی بکەی، بەڵام بە حەڵاڵی، نەک بە تاوان و نەک بە حەرام. حەزەتی یوسف بە عیلم و زانستەکەی کاسبی حەڵاڵی کردو و پارەی پەیا کردووە. حەزەتی سەیدنا داود خوا فێری حەدادی کردووە، خوا فێری حەدادی کردووە، ئاسنی بۆ نەرم کردووە، و هەروەها لەم ئاسنە دەرعی دروست کردووە، شمشێری دروست کردووە، کەلوپەلی ماڵی دروست کردووە. حەزەتی زەکەریا نەجار بووە، حەزەتی نوح نەجار بووە، حەزەتی ئیدریس خەیاط بووە. یەک بە یەکی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموویان بەڕاستی پیشەوەر بوون بۆی ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆ پەیاکردنی ڕزق و ڕۆزی، بۆ کار و کاسبی چاویان لەو پێغەمبەرانە کردووە کە پێغەمبەر بۆی باس کردوون، چاویان لە پێغەمبەر کردووە کە پێغەمبەر خۆی ئیشی کردووە، پێغەمبەر لە بازاڕە کاسبی کردووە، لەگەڵ جوولەکە، لەگەڵ گاورە، لەگەڵ مسلمانە. کاتێکی کە وەفاتی فەرموو خۆ پێغەمبەر فەقیر نەبووە، پێغەمبەری خوا بە قەرزاری مردووە، کار و کاسبی کردووە، دەرعەکەی داناوە بەڕەهن لای جوولەکەیەک کە وەفاتی فەرمووە بەڕاستی ئیتر بۆ قەرزاری مردووە. ئەینا دوایی لە مقابلا شتی بووە قەرزەکان بۆ داوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کە هەندێک دەڵن پێغەمبەری خوا پێغەمبەر فەقیر نەبووە، پێغەمبەری خوا بەیانەی ئێواران پەنای گرتووە بەخوا لە چی؟ لە قەرزاری، لە فەقیری، لە هەژاری، خوا پاراستوێتی، بەڵام کاسبی کردووە، ئیشی کردووە. ئەوەش کە ئەڵێ پێغەمبەری خوا مەسەڵی 2 مانگ لە ماڵە ئاگر نەکراوەتەوە، نەبووە شتەکە نەبووە، نەک بڵێ فەقیر بووە، وڵاتەکە وا بووە کۆ ئێستا نەبووە کاکە بە تەیارە و بە سیارە بە سەعاتێ مشتێ بێتە بەردەسێ، شتەکە نەبووە، بە ساڵی جاروا برنجێکیان نەخواردووە. ئەمە مەسەلە فەقیری نەبووە، شتەکە قاتی بووە، نەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەسحابەکانی وا پەروەردە کردووە. بۆ نمونە حەزرەتی ئەبوبەکری سیدیق کە کاتێکە بێتە خەلیفەی مسلمانان بە دوایە واگەڕێ بێ ئیش نێڵێ لە وڵاتەکەیە، ئەمە گەورەی وڵاتە، ئەمە دڵسۆزی وڵاتە. حەزرەتی عومەری کوڕی خەتاب هەموو جارەی فەرموو وقد علم أن السماء لا تمطر ذهبا ولا فضة وإن الله تعالى يرزق الناس بعضهم من بعض. ئاگادار بن، دانەنیشن دەمکەنەوە بۆ هەنجیرەکە، خوای تەبارە نەیکردەوە بە عادەت بەڕاستی لە ئاسمانە ئاڵت و نزی و بارێنێت، ئەبێ بژوڵەی ڕزقی هەندێکتان لەسەر هەندێکتان داناوە. بۆیە ئەم زاتە بەم شێوازە ئەسحابەکانی پێغەمبەری خوای پەروەردە ئەکرد. حتا حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەی فەرموو سوالکردن پیشەیەکی زۆر خراپە، وڵات وێرانەکە، پێغەمبەری خوا نەهی لێ کردووە، حرامی کردووە. حتا پێغەمبەری خوا فەرموویەتی هەر کەسێک سوال بکە لە دنیادا ئەوەندە سووک ئەبێ، ئەوەندە ڕسوا ئەبێ، تا لە قیامەتا کێتە حوزوری خوا ئەم دەم و چاو بەڕاستی هیچ گۆشتی پێوە نەماوە، سووک و ڕسوایە لە حوزوری پەروەردگارە. بەڵام کەسێک هەر نەیبێ و محتاج بێ و بابەتێترە، بەڵام کەسێک کە ئەتوانێت کار و کاسبی بکە و فێری سوال بووە، پێغەمبەر مەبەستی ئەمەیە إن المسألة لا تصلح إلا لثلاث لذي فقر مدقع أو لذي غرم مفضع أو لذي دم موجع. پێغەمبەری خوا سوالکردن دروست نییە ئیلا بۆ 3 نەفەر نەبێت، فەقیرێکە زۆر فەقیر بێ، داماو بێ، توانای کاسبی نەبێ، و هەروەها قەرزارێکە قەرزێکی زۆر هاتبێتە سەری، و هەروەها کەسێکە خوێن هاتبێتە سەری. ئەم سیانە ئەتوانن سوال بکەن، ئیجازە دراون. بەڵام لە غەیری ئەم سیانە سوالکردن حرامە، جائز نییە، تاوانە، و ئەوەشی پیانەدا بەڕاستی گوناهێکە و تاوانی ئەگات. ئازیزان و خۆشەویستان، کار و کردەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوەنە گرنگە، ئەوەنە باقی پێدراوە.
بەڕاستی چ بە جەستەی خۆت بیکەی، چ بە عەقڵ و عیلمی خۆت بیکەی، وەکو قەزاوەت، وەکو نووسین، وەکو بەحث نووسین، وەکو داڕشتنی خەریتەیەک بە وڵاتێک کە تۆ بەڕێوە بەری. ئەمە هەمووی ئیشە، هەمووی کار و کاسبیە، چ زاهیری بێ یا معنەوی بێت لە ئاینی پیرۆزی ئیسلامە بایەقی پێدراوە. ئێستا مهندسی وا هەیە بەڕاستی بە عەقڵ و معریفەتی خۆی ئەتوانێت وڵات ڕزگارکە. خەڵکی مەسەلەی ئیجتیماعی وا هەیە بە عەقڵ و سیاسەت و ئابووری زانی خۆی وا ئەزانێ وڵات ئەتوانێت ڕزگارکە. دکتۆری وا هەیە بە عەقڵ و فەلسەفەی خۆی ئەتوانێت لە وڵاتە خوا بەهرێکی پێداوە و باو ناڕەحەتی و نەخۆشی بەڕاستی نەیەڵێت یا نەیەڵێ بێتە وڵاتەوە بە زیرەکی خۆی، ئەمە بە عیلمی نەیە، خۆمە کرێکاری نەکردووە، بەڵام بە ماندووبوون و جوهدی خۆی بە نووسینی بە عیلمەکەی ئەتوانێ بکات. وەک چۆن کرێکار ئەتوانێت بینایەکی وا دروستکات، وەک چۆن کرێکار ئەتوانێت بەڕاستی هاوکاری خەڵکات، وەکو چۆن مەسەلا سەربازێک وڵاتەکە خۆی بەمانە کرێکارین وڵاتی خۆی پارێزێت، پێشمەرگەیەک وڵاتی خۆی پارێزێت، مەسەلەی پۆلیسی ئاسایشی ئەمن و ئەمانە ئیش و کار و کاسبیە، بەڵام ئینسان هەوڵ بە حرامی تێ نەکەوێت، گوناهی تێ نەکەوێت، زوڵمی تێ نەکەوێت، ستەمی تێ نەکەوێت، پشتیوانی لە زاڵم نەکا، مەسەلا کرێکاری لە کارێکی حرامە نەکات. ئەینا ئیتر ئێمەی موسڵمان و ئیماندار خوای تەبارەک و تەعالا دروستی کردوین لەم سەر ئەرزا کار و کاسبی و ڕزق و ڕۆژی حەڵاڵ بە گەورەترین عیبادەت داناوە لە دوای عیبادەتی ڕاستی پەروەردگار، لە دوای نوێژ، لە دوای ڕۆژوو، لە دوای حەج و زەکات. بەڕاستی ئەوەی کەوا عیبادەت بێ لە سونەت گەورەتر بێ ڕزق و ڕۆژی حەڵاڵ پیاکردنە و کاسبی حەڵاڵە. ثم جعلناكم خلائف في الأرض من بعدهم لننظر كيف تعملون. ئەوە خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت ئێوەمان لەسەر ئەرزا کردووە بە خەلیفەت الله، بە خەلیفە لەسەر ئەرزا سەیرتانەکەین چۆن کار و کردەوەکەن، چۆن ئیشەکەن، چۆن پایەکەن، چۆن سەرفەکەن، چۆن ماڵ و مناڵ ئەژێنن، چۆن وڵات ئاوەدانەکەنەوە. حکمت لە کار و کاسبی لە ئیسلامە بۆیەوە نەگرنگی پێدراوە، چونکە ئیقامەی دین و وڵات بەچی وەیە؟ بەوەیە کەوا وڵات فەقیری تیانە مێنەژاریان، چونکە وڵات فەقیر و ژاری تیا بوو وڵات ناڕوا بڕێوە، دز و زەردەی تێکەوێ، خیانەتی تێکەوێ، وڵات بەرەو وێرانە ئەڕوا. بۆیە ئیقامەی دەوڵەت بە کار و کاسبی وەیە. ئێستا وڵاتی مەها بێ کاسبیە، گەنج نازانێت چیکە، پەنا بۆ تلیاکە بە، پەنا بۆ نێرگەلەیە بە، پەنا بۆ عەرەقە بە، پەنا بۆ شتی خراپە بە. ئەمە هۆکارەکەی چییە؟ نەبوونی کار و کاسبی لە وڵاتە. بۆیە دەوڵەت، گەورەی دەوڵەت، گەورەی وڵات، گەورەی نیشتیمان ئەبێ هەمیشە مشوری ئەو خوا گەنجانی سەرقاڵکە بە کار و کاسبیەوە، بە کاسبی حەڵاڵەوە، نەک کاسبی حرامەوە. و هەروەها قووەی هێزێکە بۆ موسڵمانان. ئینسان ئەگەر بەڕاستی فەقیر بێ، ژار بێ، ناتوانێت عیبادەت بکە، ناتوانێت بە پێی پێویست بەڕاستی خواپەرچەکەی بکات. بۆیە کار و کاسبی عیبادەتە و کارێکی زۆر گەورەیە. و هەروەها نەبوونی فەقیر و هەژار لە وڵاتە نامێنێت. کاتێک کار و کاسبیە بی و خەڵکی کار و کاسبی کرد، ئەگەر فەقیرێکی لە وڵاتە هەبێت ئەوانەی کار و کاسبیەکەن ئەتوانن ئەوی لە فەقیری ڕزگارکەن بە زەکاتەکەیان، بە هاوکاریەکەیان. و هەروەها بە پێی پیشەوەری و زانینی پیشەکانیان وڵات پێشەخەن، وڵات تەقەدومەکە کە تۆ پیشە فێر بووی، ئەم پیشە بە وڵاتان جا بڵاویەکەیتەوە، کار و کاسبەکەت معناوەیە تۆ وڵاتت زیادەکە، گەشەکە، پێشەکەوێ. بەڵام نەک تۆ وڵاتت ئیهمالکەیت و فەرامۆشیکەی و چاوەڕێی ڕەحمی دراوسەکانت بی. ئێستا وا مالیاتوە سینعەت و پیشەوەری لە وڵاتی ئەمە زۆر کەم بووە. جاری جاران سلێمانی سابوونکەرانی تیا بوو، سابوونی دروستە کرد، ئەنواع پیشەی تیا بوو، خومخانەی تیا بوو. کوا ئەو پیشە نەماوە، هیچی نەماوە، گەنجان ئێمە هیچی نازانێ. ئەمە هۆکارەکەی گەورەی وڵاتە، ڕئیسی وڵاتە. ئەنی جاران لە ئێستا باشتر بووە لە ڕووی پێشکەوتن، لە ڕووی سینعەتەوە، لە ڕووی چنینەوە، لە ڕووی ئەنواع ئیش و کار و کاسبیەوە. بۆیە پێویستە گەورەی وڵات بێتەوە سەرخۆی، لایەک لەم خەڵکە بکاتەوە، لە وڵاتی لە نیشتیمانی بکاتەوە، هەر چاوەڕێی دراوسەکانمان نەبین کە بەڕاستی دوژمنمان و زەهر و ژەهریشمان بۆ ئەنێرن کە ئەو هەموو نەخۆشیە لە وڵاتە بڵاوە، هۆکارەکە ئەو هەموو خۆراکە پیس و چەپەڵەیەکە لەلایەن ئەوانەوە بۆ من و توی ئەنێرن. ئازیزان و خۆشەویستان، لەگەڵ ئەوەیشا وەک ئاماژەم پێ کرد، ئینسان کە کار و کاسبی کرد، ئیشی کرد، ئەبێ ئاگای لە نوێژەکانی بێ، ئاگای لە عیبادەکان بێ، نە کاسبەکەی حرامە بێ، کاسبەکەی حرامە بێ. زۆر کەسەیە کرێکاریەکە، کارەکە، ئیشەکەی حەڵاڵە، بەڵام نوێژ ناکات، نوێژە خاتە سەری،
ڕۆژوو ناگرێ مەسەلە ئەگەر نەتوانێ با بەدەدرێت لا يكلف الله نفسا إلا وسعها بەڵام ئەگەر بتوانێ و نەیکا کاسبەکەی و پارەکەی حرامە بێ وەک چۆن کەسێکەوە ئەڕوا کرێکاری و عەرەق فرۆشێکە کۆڵبەری و عەرەق فرۆشێکە کاری حرامەکە پارەپەیاکە ئەوەیش کە نوێژ ناکە پارەکەی حرامە بێ وەکو عولەما و زانایان فەرمویانە چونکە چۆن دنیا پێویستە قیامەت ئەولاترە ولا تنس نصيبك من الدنيا يعني لە دنیادا لەبیرت نەچێ بەشی خۆت و هەروەها هەر لە دنیاشا بەشی قیامەتی خۆت لەبیر نەچێ حەزرەتی عومەری کوڕی خەتاب کەسێک کاسی بکرایە بە چاوی بەرزەوە سەیرە کرد ئەگەر کەسێک کاسی نەکردایە بەڕاستی سووک و ڕسوایە کرد حەزرەتی عومەر ئەنجای فەرموو ئاگاو لە عیبادەتەکانە بێ چونکە عیبادەت لەگەڵ نوێژە ئینسان پلەی بەرزە بێتەوە لای پەروەردگار ئەگەر وانە بێ کاسبەکەشت حەڵاڵ نییە و کاسبەکەت حرامە بێت خوای گەورە لە گوناه و تاوانی مولایەکمان خۆش بێ یا ربی خوایە گیان لێمان ڕازی بە یا ربی خوایە گیان دڵمان پڕ لە نور و بەرەکەتی خۆت کە یا ربی خوایە لە بەڵاوە باو نەخۆشی و ناخۆشی خۆمان وڵاتمان پارێزاوکە یا ربی خوایە گیان لێتەپاڕێینەوە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و گەنجانمان بکە هیدایەتی پیرەکانمان بە شیفای نەخۆشەکانمان بە بەتایبەت نەخۆشی خەستەخانەکان و نەخۆشەکانی ماڵۆمان یا ربی خوایە گیان ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوون لە ئێمە لە موسڵمانان و لە ئیمانداران گرفتیان هەیە کێشەیان هەیە مەشاکیلیان هەیە و زاڵم زوڵمی لێکردون یا ربی خوایە تۆ قادریت وعدی تۆ ڕاستە کە زاڵم و ستەمکار لە ناوبەری پەروەردگارە فریایان کەوە ئەوانەی کە زوڵمیان لێکرا ئەوانەی کەش و گرفتیان هەیە خوایە بە لوتفی خۆت بۆیان چارەسەر بفەرموو یا ربی خوایە لە دەپاڕێنەوە ئێمەش لە زاڵم و ستەمکار پارێزاوکە وڵاتمان پارێزاوکە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوایە ئەگەر شیاوی دادەی دایدەی ئەگەر شیاوی دادنیە خوایە تەفر و تونایکەی لە کۆڵی موسڵمانانی کەیتەوە یا ربی خوایە کوردستانمان ئاوادان کەی یا ربی خوایە کوردستانمان پڕ خێر و خۆشی کەی بارانی ڕەحمەت و بەرەکاتی خۆت برژێنە بەسەر وڵاتمانە بەرەکاتی ئەرز و ئاسمان برژێنە بەسەر وڵاتی کوردەواریمانە باقی وڵاتی موسڵمانان یا ربی خوایە وڵاتی ئێمە و تەواوی موسڵمانان لە زاڵم و ستەمکار و تاوان و مەعسیەت و جینایەتکار و خائن و خۆفرۆش و ئەوانەی کەوا ئەیانەوێ وڵات بەرەو ئاقارێکی خراپبەرن خوای لەوانە پارێزاوکەی لە هەموو مەکری مەکربازان و تاوانی تاوانباران و ستەمی ستەمکاران پارێزاوکەی خوایە ئەم وڵاتە وڵاتی موسڵمانانە وڵاتی ئیماندارانە خەڵقی عاشقی پێغەمبەرە خوایە ڕەحم بە میلەتە کوردەدا ماوە بکەی یا ربی خوایە جارێتی زاڵم و ستەمکار زاڵ نەکەدەوە سەرمانە وڵاتمان بەرەو فەساد نەبا یا ربی خوایە وڵاتمان بەرەو خراپە نەبا زەلیلی بەردەسی نەیار و ناحەز و بێگانەمان نەکەی یا ربی خوایە گیان لێ دەپاڕێینەوە بە ئیمان و دینەوە وڵاتمان بەرەو لووتکەی سەعادەت و بەختەوەری بەرە آمین یا الله یا الله یا الله